سەرچاوەکانی هەواڵ ڕادەگەیەنن یەکێک لە سەرکردە هەرە باڵاکانی میلیشیاکانی حزبوڵای لوبنان لە سوریا کوژراوە. ئەڵبەتە کوژرانی ئەم سەرکردەی حزبوڵا بۆتە مایەی ئەوەی بگوترێ گورزێکی کوشندە لە حزبوڵای لوبنان وەشێنراوە. زۆرێک لە گەورە کاربەدەستانی حزبوڵا بەشداریان لە پرسەی مستەفا بەدرەدیندا کردووە کە سەرکردەی هەرە باڵای حزبوڵا بوو لە لوبنان. ئەم سەرکردەیە وەکو سەرچاوەکانی هەواڵ ئاماژەی پێدەکەن بەهۆی هێرشێکەوە لە دیمەشق کوژراوە و بێلەوە هەندێک لەلایەنەکان بە تایبەتی کەناڵی ئەلمەدائین کە کەناڵێکی نزیکە لە حزبوڵاوە ئاماژە بەوە دەکا کە ئیسرائیل ئەم سەرکردەیی حزبوڵای کوشتووە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ئیسرائیل هیچ تێبینیەکی لەسەر کوشتنی مستەفا بەدرەدین نەداوە کە لە ساڵی 2008ەوە بۆتە سەرکردەی میلیشیاکانی حزبوڵا.